لە سنووری پەروەردەی پشدەر لە بری زەنگی نوێی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان زەنگی بایکۆت لێ دراوە. لە بەدواداچوونێکی کەناڵی پەیام بۆمان دەرکەوت لە قوتابخانەکانی سنووری پشدەر دەوامی ئاسایی ناکرێت و دەرگای قوتابخانەکان داخراون. یەکێک لە نوێنەرانی مامۆستایانی ناڕازی دەڵێت تاک و موچەی مانگەکانی حەوت و هەشتیان پێ نەدرێت ئامادەنین بە باخەڵی بەتاڵ بچنەوە هۆڵەکانی خوێندن. و ساڵەکانی ڕابردوو زەنگی خوێندن لێ نەدراوە، بەڵکو زەنگی بایکۆت لە سەرجەم قوتابخانەکان لێدراوە. ئەمەش بەهۆی ئەو بارودۆخی کە سەرجەم مامۆستایان بەبێ جیاوازی تێکەوتووە. داواکاری ئێمە بە شێوەیەکی گشتی وەکو مامۆستایان پێدانی دوو موچەیە لە زووترین کاتدا و ڕێککردنەوەی موچەیە لە 30 ڕۆژ جارێکدا. بۆ زانینی بارودۆخی پرۆسەی خوێندن و هەروەها ناڕزایەتی مامۆستایان و بایکۆت لە سنووری قەزای پشدەر سەردانی بەڕێوەبەری پەروەردەی پشدەرمان کرد، بەڵام ئامادە نەبوو لێدوان بدات. مامۆستایەکی ناڕازی پشدەر دەڵێت کۆیلایەتی قبوڵ ناکەین و ئامادەژ نین وانەی کۆیلایەتی بە قوتابیەکانیان بڵێنەوە. حکوومەت و دەسەڵاتدارانیش بە خەمسارد و نابەرپرس دەزانن لە ئاستی پەککەوتنی پرۆسەی خوێندن. دەی من ئاگادارم لە سنووری پشدەر لە تا پێنجیدا مۆڵەتیاندا بە حکوومەت 2 هەفتە کەنێت پاک خۆی بکاو کە بەڵێ ڕێکەوتن کاوە موچانێکە ماون ئەو 6 موچەیە هەلانی کەم 2 موچە بدرێ 7 و 8 اینجا موچەکانی کەشڕێک بخرێتەوە موچەکانیان نەفەوتێ دەتوان دەرگای هۆڵی خوێندن بکەنەوە. ناچاری هاتوو ئیندیسان جارێکە بایکۆت بکەین چونکە بەڕاستی دەوام بە باخەڵی بەتاڵا ناکرێت. کوڕی مەنسوول بۆ یەک حەفلەی ڕۆژی لەدایکبوونی دەڕوا دەچێت لە فەڕەنسا و لە وڵاتە ئەوروپیەکانە، بەڵام مامۆسایە فەرمانبەرێک ئەوەی پێ بەڕەوا نابینێت کە لە وەرزی هاوینە مناڵەکانی بەرێ بۆ گەشتێکە مافی وەرنەگرتە. چونکە کاکە من ئێساش دەڵم ئەگەر ئەوان دزینەکان منیش داوام دەکەم، بەڵام بەڕاستی من ناکەم من بە بەچای منەوە هەموو دنیا ئەوانە ڕۆژ بە ڕۆژ بە سەعات دەهاتیان پارەکانیان زیاد دەکات لە حسابی ئەم میلەتە. من بۆچی داوام کەم بێ بەرامبەر نەخێر ئەمە ئەم بایکۆتێکی ئەمە شەرفماندانەیە پێی سێربەرزین، ئەمە بۆ ئەکردنەوەی دەسەڵاتێکی خۆسەپێنە ئێمە کۆیلایەتی ناکەین و دەرسی کۆیلایەتیش بە خوێندکارەکانم ناڵێم. ئەگەر بێت و لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکان دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیان داکرابێتەوە و زەنگی خوێندن لێدرابێت، ئەوە لە سنووری قەزای پشدەر لە بری زەنگی خوێندن زەنگی بایکۆت لێدراوە. مامۆستایانی ناڕازی دەڵێن تاکو و شایستەدارایەکانیان بۆ دابین نەکرێت کە پێدانی 2 موچەی مانگەکانی ڕابردووە ئەوە ئامادەنین بچنەوە هۆڵەکانی خوێندن و دەوام بکەن بە باخەڵی بەتاڵ. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتجێ.